دەستگای خێرخوازی بەخشین لەم دۆخە سەختەی کوردستانی پێدا تێدەپەڕێت چینی هەژار و کەم دەرامەت لەبیر ناکات و خواردنی پێویست دەگەێنێتە بەر دەرگای ماڵەکان لە ماوەی 5 ڕۆژی ڕاگەیاندنی کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ ماڵە کەم دەرامەتەکان 3585 کارتۆن خۆراک لە سەرتاسەری کوردستان دابەش کراوە و کەمپینەکەش تا کۆتایی ئەم دۆخە سەختە بەردەوام دەبێت. ئەوە چەند ڕۆژە هەر بەردەوامین و بەردەوامیش دەبین هەتاوەکو خێرەکە بێت هەتاوەکو خێرۆمەندان زیاتر کۆمەکی بکەن و یارمەتی بن و چ بە مادی چ بە خۆراک بۆ ئێمەی بنێرن ئێمە هەر بەردەوام بین چونکە ئەم بارۆزروفەش تا ئێستا کۆتایەکەی دیار نیە نازانین ئەم قەدەغی هاتو شوێ تاکەی ئەخایەنێ تاکەی ناخایەنێ ئەو پرۆژەکە ئێمەش زیاتر بۆ ئەو کەسانە بووە کە لەم چەند ڕۆژەدا ئەگەر ڕۆژانە ئیشوکار و کاسبینەکە ئێوارە قوتی ماڵ و مناڵی ڕەنگە بە زەحمەت دەستکەوێت کرێکارە حەماڵە دەستگێڕێ عەرەبانچیە کرێچیشە لەگەڵ ئەوەیان نەخۆشی هەیە ئەوانەی گرتوتەوە زیاتر سواز بە خوای گەورە لە زۆربەی شار و شارۆچەکان ئێمە ئەوەندێک کە توانامان بوو بێ ئەو ڕستقەمان ناردوو ئەو بەشە خۆراکانەمان ناردوو ئێساش لە سلێمانی کە بڵێن نووسنگی سەرەکیمان لێرەیە هەر بەردەوامین خەڵک هەر شتێنێ و هەر دابەشەکە نەیدێنین بۆ شوێنەکە کۆڵان بە کۆڵان و گەڕک بە گەڕک تیمەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە دەرگای ماڵەکان دەدەن و بەبێ جیاوازی هاوکاریەکانیان دەبەخشنە هاوڵاتیان بەخشین باوکاری خێرخوازان لە ناوخۆ و دەرەوەی کوردستان لە هەوڵدان بۆ ئەوەی هاوڵاتیان ئەو دۆخە تێپەڕێنن لە سلێمانی و هەولێر و ڕانیە و کەلار بەخشین هاوکاریەکانی بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکات. لە درێژەی ئەو کەمپینەی کە دەستگای خێرخوازی بەخشین ڕایگەیاند بۆ خۆراک بەسەر هەژاران و کەم دەرامەت و کەم ئەندامانە سپاس بۆخوا ئەمڕۆ ئێمەش لە نووسینگەی گەرمیان توانیمان لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە هەم لە ڕێگەی خێرۆمەندانی سنووری گەرمیانەوە سوپاسیانەکەن توانیمان زیاتر لە 240 حسە خۆراک سەبەتەی خۆراک بۆ کەم ئەندامان و هەژاران و بێنەوایان ئامادە بکەین پشتیوان بەخوا لە ئەم ئێوارەوە دەستەکەین بە تەوزیعاتی و داواکارین لە خێرخۆزان زیاتر بێن بەدەمانەوە بۆ ئەوەی ئێمە زیاتر بەدەمی ئەو فەقیرانەوە بڕۆین کە لەم کاتەدا هیچ ئیشوکارێکیان نەماوە و لە ماڵەوە ئەوەی کرێکارە ئەوەی کەمەندامە لە ماڵەوە هەمووی دانیشتووە هیچ بژێوێکی دارایی نییە. بەخشین لە سەرجەم دۆخە هەستیار و دژوارەکاندا هەوڵی داوە ببێت بە عەسای دەستی هەژاران و بە کۆمەک و هاوکاریەکانی باری قورسی ژیانیان لەسەر سوو بکات. بەخشین دەڵێت تا ئەو کاتەی خێرخوازان هاوکاریەکانیان بەردەوام دەبێت چرای ڕووناکی گەشاوە دەبێت بۆ هەژاران. ڕامیە عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.